لە مەراسیمێکی تایبەتدا لقی شۆڕشی دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری کرایەوە. سەرۆکەی دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری هەروەها قایمقامی قەزای چەمچەماڵ و بەڕێوەبەری ئەوقافی چەمچەماڵ و بەڕێوەبەری ناحیەی شۆڕش و بەرپرسی مەڵبەندی حوتی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی و ژمارەیەک لە مامۆستایانی ئاینی سنوورەکە. لە مەراسیمێکدا بەشدار بوون بەرپرسانی ناوچەکە وێڕای پیرۆزباییکردنەوەی لقی شۆڕشی دەستگای نووری حیکمە. هەموو جۆرە پاڵپشتیەکیان بۆ دەستگاکە ڕاگەیان. دەستگای نووری حیکمە ڕێکخراوێکی پەروەردەیی ڕۆشنبیری ناحکومیە کار دەکات لە سەرپەرەپێدانی بواری پەروەردەیی و زانستی و فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئان. لە ساڵی 2007 دامەزراوە لە ئێستادا خاوەنی 15 لق و زیاتر لە 7100 قوتابیە زیاتر لە 600 مامۆستاش لە سەرجەم لەخەکاندا وانەی تیادا دەڵێنەوە. کردنەوەی دامەزراوەی نووری حیکمە لە ناحیەی شۆڕش مای خۆشحاڵی بەڕێوەبەرێتیەکانمان بوو و ئێمە هەروەکو چۆن ڕەزامەندیماندا لەکردنەوەی لقەکان لە ناحیەکەمان ئومێدەوارین ئەم دامەزراوەیە ببێت بە چرایەک بۆ پڕکردنەوەی کەلێنە ڕۆشنبیری و پەروەردەیی و ئاینەکان لە ناحیەکەمانە و هەنگاوی بەرەو پێش بنێن. بەتاکی دڵخۆشین بە فەزلی خوای دەزانین کەوا لقێکی دیکەی دەستگا لە ناحیەشتر لە هەرێمی کوردستان کرایەوە بە فەرمی و تەمەناش دەکەین لە هەموو کوچە و کۆڵانێکی ئەو کوردستانەمان لقێکی حیکمەی یاخود هەر مەرکەزێک تەحفیزی لێ هەبی لەبەرەوە قەناعەتمان وایە هەموو خێر و بەرەکەتێک لە شوێن کەوتنی قورئانە و قەناعەتمان وایە شوێن کەوتنی قورئان مای بەختەوەری دنیا و قیامەتە. لێ بە تاکید دڵخۆشم بەکردنەوەی لقێکی حیکمە لە شۆڕش و هەوڵ دەدەین لە بۆکردنەوەی هەر لقێکی دیکە لە هەر جێگایەکی دیکە کە پشتیوانی ڕەب العالەمین لۆمان ئاسان.